هەرێمی کوردستانی عێراق هەرێمێک کە تایدا ئازادی بیرروڕاو ڕۆژنامەگەری لەگەڵ ئەو پراوێزەی هەیەی کۆمەڵێک چیرۆک و بەسەرهاتی کوشتنی وشە و قفڵکردنی دەم و شکاندنی قەڵەمی تێدایە. هەرێمێکی بچووک بەڵام کۆمەڵێک برینی گەورەی ئازادی وتن و هەرێمێکی ئازاد بە فەرهەنگی دەسەڵات و هەرێمێکی پڕپرسیار لەسەر شێوەی ئەو ئازادیەی لای قەڵەمەکانە. لەم هەرێمەدا تەنها مۆمی دەنگەکان خامۆش نەکراون، بەڵکو بە باڕەشی تاوانی تیرۆر کوژێنراونەتەوە چێ هەیە بتوانێت تیرۆری سۆرانی مامەحەما لە مێژووی وشەی ئازاددا بسڕێتەوە و ئەی چێ دەتوانێت پێچەوانەی ئەو ڕایە بسەلمێنێت کە تیرۆری سۆران لە ئەستۆی دەسەڵاتی کوردیدانیە. هەل لەسەر وشە و وتنی ڕاستی و پێش ئەو مێژوەی سۆران بێتە سیمبولی ئازایەتی و خوێن لای قەڵەمەکان لە سەرەتای ئازاری 2010دا ئازاری تیرۆرکردنی قەڵەمێکی دیکەی بوێری وەک دکتۆر عەبدولستار شەریفەیە. لەم هەرێمەدا وشەیان قەڵەمی نوکشکاو تا ئەو پەڕی ناماقول و گەوجاندن بکات ئاساییە، نیشتیمان بکاتە نوتەکەشە و مافی خۆەتی، دەموچاوەکان بکاتە دێ و دێواندن بکات بۆی هەیە و لێبۆی نییە لێفە لەسەر هەتیوان هەڵداتەوە. هەمیشە پرسیارەکانی ژێربەڕا باجی گەورەیان بەدواوەیە. ئێوارەیەکی درەنگ بوو تەلەفۆنێکم بۆ هات، ڕاستەخۆ پێیان وتم کە ئەزانی سۆران شەهید کراوە. تەسەورم ناکرد ڕاست بێت بێنە بەرچاوی خۆت دێکێک لە نزیکترین هاوڕەکانت بەتایبەتی هاوڕێکی گەنج کتوپڕ خەبەریت پێبەن شەهید بووە چ شعورێکت هەیە. تەسەورم نەکرد ویست دام خستەوە، یعنی نەمزانی چی بکەم. ڕاستەخۆ تەلەفۆنەکەم داخستەوە بەسەر هاوڕێکەمە. دوایی بیرم کردەوە کە ڕەنگە ڕاست بێت. دیسان تەلەفۆنم بۆ کردەوە، وتم وتت چی؟ وتی سۆرانی مامەحەما ئێستا لە بەردەم ماڵەکەی خۆیان تیرۆر کراوە. تەلەفۆنەکەم کوژانەوە، تەلەفۆنم کرد بۆ مامۆستا ئەحمەد سەرنووسەری لڤین. وتم ئێستا پێیان وتم کە سۆران شەهید کراوە. کەسمان قەناعەتمان ناکرد. ئەمان زانی مهەدەدین. ئێمە پێشتریش خۆمان بۆ ئامادە کرده بوو کە ڕەنگە باجی ئەو نووسینانە بین کە بڵاومان کردوێتەوە، باجی ئەو راپۆرت و چاپێکەوتنانە بین، بەڵام تەسەورمان ناکرد بگاتە کوشتن. تەسەورشمان ناکرد لە سۆرانی مامەحەمەوە دەست پێ بکە. دەزانی من بیر لەوا کەمەوە خەڵک چۆن توانێت سۆران بکوژێ. سۆران کوڕێکی ڕووخۆش، کوڕێکی ناسک، کوڕێکی پڕ لە بەراعەت، یعنی هەر کەسێ سۆرانی بینی بێ قەت تەسەوری ئەو ناکە ئینسان دەستی بچێتە گولە و فیشەک نییە بە سۆرانەوە. لەو لەحزایە ئێمە بەو شێوەی بیسمان کە ئەو هاوڕێی خۆشەویستەمان شەهید کراوە. چاکزانی سۆران کێ کوشتی بەدەستی هەردوو لایەن کراوە، هیچیان بۆمان نەکرد، بە فێڵ سۆرانیان کوژۆک میێواندایان لە قاپێنا سۆران ئەوەنە فەقیر نەوی بچێت و ئاوا بیکوژن ئەو نامەردیە لە دەست ڕەشیان گەی پێ. سۆران کوڕێکی دڵسۆزبی، سۆران کوڕێکی دڵپاکبی، ئیشی بۆ کەرکووکە کرد، دڵی بە ئیشەکەی خۆشبی، دڵی بە هاوڕێکانی خۆشبی، دڵی لە حەن هاوڕێکانی ساف و بێگەردبی. ئەحمەد میرەی سەرنووسەری گۆڤاری لڤین هەوڵی تیرۆرکردنی دەدرێت لە کۆڵانەکانی عەقالی شاری سلێمانی لە نزیک بارەگای گۆڤاری لڤین، بەڵام لەلایەن ئاسایشی گشتیەوە لە سلێمانی هەوڵەکە پوچەڵ کرایەوە. ئەمە جگەلەوەی کە بۆ مۆبایل چەندین جار هەڕەشەی کوشتن بۆ میرە دێت لەسەر ئەو هەناسە ئازادانەی لە گۆڤارەکەی ئەودا دەبینرێن. هەوڵدان بۆ تیرۆرکردنی ئێمە ڕەنگە مێژوویشی پێشتری هەبێ. ئێمە لە دوای ساڵی 2006ەوە فشارێکی ئەمنی زۆرمان لەسەر بوو لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنی و نامەی مۆبایل و لە هێندی ڕێگای ترەوە هەڕەشەمان لێکران. هەڕەشەکان لە ساڵی 2010 چەتتر بوونەوە، بە تایبەتی دوای
بڵاوکردنەوەی کۆمەڵێ دیداری ڕۆژنامەوانی و هێندی راپۆرتی ڕۆژنامەوانی لەسەر هێزە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی لەسەر هەردوو هێزی دەسەڵات فشارەکان چەتتر بوونەوانی و لە زمانی قسەکردن و هەڕەشەی قسەوە تەجاوزیان کرد بۆ تەسفی جەسەدی. دیارە دیاترین ئەوانەی کە من پێم وایە بەرکۆڵی هەوڵدانی تیرۆرکردنی من و پێشتریش تیرۆرکردنی فعلی شەهید سۆرانی مامەحەمە بوو لە مانگی شوباتی ساڵی 2010ەوە دەستپێکا بە تایبەتی دوای بڵاوکردنەوەی ئەو دیدارانەی لەگەڵ ئەکادیمیستی کورد دکتۆر عەبدولستار تاهیر شەریف بڵاوکرایەوە. ئێمە لە مانگی سیا دوای بڵاوکردنەوەی ئەو دیدارەی دکتۆر عەبدولستار فشارمان زۆر لەسەر بوو فشاری ئەمنی بە تایبەتی دوای ئەوەی کە دکتۆر لە 5 سی 2010 لەلایەن باندێکی ئەرهابیەوە کە بە دڵنیاییەوە باندێکی ئەرهابی کوردی بوو تیرۆت کرا. دوای ئەوە هەڕەشەکان بەردەوامتر بوو تا لە مانگی تەمووزە ئێمە ژمارە 71مان بڵاو کردەوە ژمارە 70ێکی گۆڤاری لڤین کۆمەڵی راپۆرتی تایبەتی تیا و بە تایبەتی لەسەر هێندە پێگەی نهێنی یەکێ لە گەورەترین حیزبە سیاسیەکانی کوردستان لە ناوچەی هەولێر. لە دوایەوە هەڕەشەی تایبەتیمان بۆ هات ئەوە ژمارە مۆبایلەکان ژمارە مۆبایلی ئاسایین ئێمە و ژمارانەماندا بە دەستگاکانی ئاسایش لە سنووری ئیدارەی سلێمانی دەستگای تایبەتی بەڵام بەداخەوە تاکو ئەم ساتەوەختەی کە قسە ئەەکەین هێشتا سەرچاوی ئەو هەڕەشانە ئەو ژمارە مۆبایلانە ئاشکرانی. من ئەمڕۆ کە لەگەڵ جەناب تا قسە ئەەکەم 2 ئابی 2009 کۆمەڵێم هەر ئەم بانیە 4 مەسجی لەو جۆرەی ساڵی پارم بۆ هاتووە بەڵام ئێستا بێ ئومێدین کە ئەو ژمارە مۆبایلە بین بە دەستگایە کە تا تحقیقی تیا بکە بە تایبەت لە 14 حوتی 2010 ژمارە مۆبایلێکی کۆڕاک کە کۆدەکەی 452 ژمارەیەک بەو تعبیرە بازارەکەی علوجی ژنیە بە هەڕەشەی ئەوەی کرد کە باجێ و بابەتانە ئەدەین بڵاو ئەبێتەوە بوو لە 21 حوتی 2010 ئێوارەی ڕۆژی 21 سۆرانی مامەحەمە لە ماڵی خۆی لە کەرکووک بەداخەوە لەلایەن باندێکی ئەرهابیەوە کە دڵنیام لەوەی کە باندێکی ئەرهابی کوردیە تیرۆت کرا. دوای تیرۆتکردنی شەهید سۆران فشار لەسەر ئێمە لەسەر بەتایبەت لەسەر من لەسەر هاوڕێیانم لە گۆڤاری لڤین کەم نەبووە بەڵکو زیاتر بوو بە تایبەتی هەڕەشەی مۆبایل تونتر بوانێ. ئێمە کە چلەی شەیدی قەڵەممان لە سیوێکی ئاب لە کەرکووک جێڕا دوای سیوێکی ئابی 2010 جارێکی تر هەڕەشەکان تونتر بووە ئەوە بوو کە ئاگادار کراینەوە کە فعلەن ئەم هەڕەشانە بۆ سەر من لە هەڕەشەی مۆبایلەوە گوازێتەوە بۆ هەڕەشەی ئێرهاب. ئەوە بوو لە ڕۆژی 16 ئەیلولی 2010 لەلایەن بەڕێز بەڕێوەبەری گشتی ئاسایشی سلێمانی مامۆستا سەیفەدین ئاگادار کراین کە هەوڵێک هەیە بۆ تیرۆرکردنمان. ئێمە لە ماوەی 16 مانگ تا 30 ئەیلولی 2010 لە بارودۆخێکی ئەمنی زۆر ناخۆشا بووین. ئەوە بوو کە لەلایەن بەڕێوەبەری ئاسایشی ناوشار کە من لێرە سوپاسیان دەکەم بە تایبەتی کە کاوە مامۆستا سەیفەدین کە ڕۆڵی باشیان جێرا لەوەی کە بتوانن کۆنتترۆڵی ئەو باندە ئێرهابیە بکەن. ئەوە بوو لە 30 ئەیلولە دوان لە باندەکە لە شاری ڕانیە تەبەن لە ژێر چاودێری ڕاستەوخۆی ئاسایشی سلێمانی معاونەتی ئاسایشی ڕانیە دوانی لەو باندە ئێرهابیە دەستگیر کرد. دوای دەستگیرکردنیان دانپیانانیان لە بەردەمدا دووەری ئاسایشی سلێمانیە ئاعترافیان لەسەر یەشێکی تر کرد کە لە شاری هەولێر ڕاستەوخۆ سەرپەرشتی کردوون. دواتریش لە ڕێی ئاسایشی هەولێرەوە ئەو تۆمەتبارەی تریش دەستگیر کرا کە ئێستا ئەوە ماوەی دەمانگە بێ هەر سێشیان لە زیندانان تەمان کۆی ئەم زانیاریانە لە ڕێی هەواڵگرێکی ئاسایشی سلێمانیەوە بە ئاسایشی سلێمانی ڕاگەێنرا بوو. دوای ئەوەی کە ئێمە ئاگادار کراینەوانێ کەناڵەکانی ڕاگەاندن لە پەخشکردنی ئەم هەواڵە بێدەنگ بوون تا لە ڕۆژی لە ژمارەی ڕۆژی 22 دەی 2010 لەلایەن ڕۆژنامەی هاوڵاتیەوە بڵاوکراوە. دوای بڵاوبوونەوەی هەواڵەکە ڕاستە و خۆ ڕێکخراوە گەورەکانی بواری ئازادی ڕادەبڕین بە تایبەتی ڕێکخراوی ئەمنیستی ڕێکخراوی کۆمیتەی بەرگریکردن لە ڕۆژنامەنووسانی جیهان مقصادی عێراق بۆ حڕەی سەحافە فێدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە ئەنامەی ئیدانان دەرکرد و داوان کرد کە ئەو باندا لە ڕێگای دادگایشی ئاشکراوە دادگایی بکرێن. هەر لەو سەروبەندە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێگیری سەرۆکی هەرێم
جێگری سەرۆشی حکوومەتی عێراقی فدرال ڕاستەوخۆ لە نزیکەوە بەڵێنی ئەوان بە مندا کە ئەم دۆسیەیە بەلایەکا بخەن و هەوڵ بن کە مەسلەی تیرۆر بە تایبەتی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان تەشەنە نەسێنێت. ڕایەکی تر هەیە لەسەر ئەو گۆڤارە نوێیانەی کە دەردەچن و تەنها زمانی تەشیر بەکاردێنن وەک میرە دەڵێت مێژووی ئەو بەناو گۆڤارانە مێژوێکی ڕەش دەبێت. ئێمە ڕەنگە بە پێوەی بە ستاندەری نێودەوڵەتی هەیە بۆ کاری ڕۆژنامەگەری بەبێ ئیدعا ڕەنگە لە پرۆفیشناڵترین یەکێک بین لە پرۆفیشناڵترین ئەو کەناڵانەی میدیای نووسراو لە هەرێمی کوردستانان کە چی ڕوبەڕووی تیرۆرە بینەوە بەڵام ئەوانەی کە من لە شوێنی تری شاوتومە ئەو گۆڤارانەی کە جەنابەت ئاماژەت پێدا کە من ڕێگام بە خۆم نایە و بێزیش نایەت کە ناویان بهێنم پێم وایە ڕەشترین لاپەڕی مێژووی ڕۆژنامەگەری کوردی لەسەر دەستی یەکێتی و پارتی بۆ خۆیان تۆمارەکەم بە تایبەتی لە دەڤەری سەوزا من پێم سیر بوو کە یەکێتی نیشتیمانی بۆ ناستاوە کە بڕوایشی بەهێزی بە دیموکراسی و ڕای جیاواز هەیە ڕێگا بدا بە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان گۆڤارێک دەرکا ئیشی ئەم گۆڤارە زمانەکەی هێندە ناشرین بێ بچێتە ناو ژیانی تایبەتی و ژیانی ئاسایی خەڵکەوانێ کۆمەڵێ وێنەوشتی زۆر تایبەتونە ڕۆژنامەگەری بڵاو کاتەوانێ و بەدەستکەوتیشی بزانێتەوە پارەی خەیاڵیشی بۆ سەرفکار لەبەرەوە ئەم نەریتە ئومێ دەکەم لە دوای تاوابوونی هەڵبژاردنەکان حکوومەت بە خۆیان بچێتەوە پارە خەیاڵیە لەو دەستگانە سرف نەکە کە ئیشان تەنها شکاندنی بەرامبەرە کێبڕکەی سیاسی و ململانەی سیاسی بەشکاندن و تەشکیلکردنی بەرامبەر بەرهەمی لێ سەوز نابێت ئەم مۆدێلە لە ڕۆژنامەگەری مۆدلێکی زۆر قێزەونە و زۆر زەردە تەسەوەر ناکەم لە دواکەوتوترین وڵاتانی دنیادا ئیشی ڕۆژنامەگەری بەو جۆرە ئاستی دابەزێ بە تایبەتی وەکووتم کەسێکی بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێم ڕاستەوە خۆ سەرنووسەر یاخود لە پشت کەناڵی شێڕاگاندنەوە بێ ئەوە وەکووتومە زۆر جاری تریش سومعی حکوومەتی هەرێم لە کەدارەکە و سومعی ڕۆژنامەگەری و حیزبی دەسەڵات لەم کوردستان لە کەدارەکە. پارێزەرەکەی میرە ئەوە ڕادەگەێنێت کە دادگاش گەیشتۆتە ئەو بڕوایی دەستەکانی پشت هەوڵی تیرۆری میرە گروپێکی تیرۆریستین ئاماژە بەوەش دەدات کە ئەم کێشەی کۆمەڵایەتی نییە ئەمە لایەنێک هاتوون بۆ تیرۆرکردنی ڕۆژنامەنووسێک لەبەر ئەوە کێشەکە ئاسان نییە. دیارە و کەیسە وازحە گروپێکی تیرۆریستی کە لە چەند کەسێک پێک دێن سێ کەس بوون بە شێوەیەکی ڕسمی ئەم سێ کەسە پەیوەندی و اتفاقێکی جینایی لە نێوانیان هەردەبووە بۆ تیرۆرکردنی سەرنووسەری گۆڤاری لەمین ئەحمەد میرە بۆ حکومێکە ڕۆژنامە نووسێکی فعال و دیارە لە کوردستانە و سەرنووسەری گۆڤارێکە دیارە چەند جلسەیەک دادگای بەڕێز بە کەیسەکەی ئاڕۆیشتووە گرنگی و ئەهمیەتی ئەم کەیسەی بۆ دەرکەوت دیارەم قەزەیە جیهات و هێزی سیاسی لە پشتەوەیە ئەمەلیەکی ئاسایی نییە تۆزێک پێمان وایە ئەوەندەی خۆمان تێدەگەین حەزارێک هەیە لە مۆزوعە هەم لەلایەن ئاساییشەوە کە بەشداری بکە چونکە ئەگەر ئەم قەزەیە کەشف بێ لەوانە زۆشتیکەی پێوە کەشف بێت چەند جەریمەیەش کە و تاوانشکە کە بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوەکو یەکێک لەوانە پێش ساڵێک لەمە پێش سۆرانی ماحەمە شەهید کرا لە کەرکووک پێمان وایە هەر ئەو دەستەوە گروپەن و هێز و دەسەڵاتێک لە پشتیەوەیەتی کە بۆشەوە خۆی گرفتەکە و حساسی قەزەکەش لەویایە و دادگاش ئەوەندەی تێبینی ئەکەین ئەگەرچی دادگا بەڕاستی تا ئێستا زۆر بە شێوازێکی ڕێپیکوپێک بە قەزەکەدا ڕۆشتۆ بەس پێمان وایە لەوانەیە هەستەکەین جۆرێک لە حەزەریش هەیە دادگا جۆرێک حەزەر ئەکات لە ئیستیجوابکردن و لە بانکردنی ئەو جیهاتانە چونکە لەوانەیە قەزەکە بە ئاقارێشکەیە بەرێ ئاقارێکی سیاسیە بەرێ محکەمە زۆر جار خۆی لەو قەزیانە بە دوو دەگرێت ئەگەر چی پێمان وایە ئێمە قەناعەتمان وایە ئەگەر هەر گروپ و هەر هێز و دەسەڵاتێک لەم وڵاتەیە چ سوڵتەیەک بێ هەگەر سوڵتە بێ ئەگەر هەرکەسە بەشداری بوون پشکیان هەبێت لەم جەریمەیە پێویستە محکەمە بکرێن و بە عقوبەی خۆیان بگەێنن. هێرشکردنە سەر ڕۆژنامەنووسان لە کاتی کارکردنیادا بۆتە جێگەی نیگەرانی لای ڕۆژنامەنووسان لە کاتێکدا دەسەڵات دەبێت گیانی ڕۆژنامەنووسان بپارێزێت بەڵام لەلایەن خۆیانەوە دەستدرێژی دەکرێتە سەریان. تیمی کەناڵی KNN لە چەندین شوێن تووشیە و هێرشانە بوونەتەوە. ئەو بوو لە کاتی مقابلەی خەڵکەکە بوو یەکێک لە پۆلیسی چالاکە مەدەنیەکان کارەبایە لە حەمی برادرم حەمە ژتی کاگاسەوە کارەبام لێن منیش بە کامێرەکە دوای پۆلیسەکە کەوتم سێرەکەم بیزەبەت وایە پۆلیسەکە کارەبا لە خەڵکەیە و پەلاماری خەڵکیانەیە دواتر منیش چوم هەر تەسوودی پۆلیسی چالاکە مەدەنیەکان کە ئازاری خەڵکیانەیە لەو کاتەیە
یەکێک لە پۆلیسە چالێکە مەدەنیەکان جیازی دووکەڵەکەی هەڵاینێکی دووکەڵیەڵا بەردەم و چای زابتەکەی خۆیان کەوت ئەو ئیتە زابتەکە دەستی کرد بە چای منش دوای بە کامێرەکە دوای کەوتم بۆی کە سبەی ڕۆژ نەڕێنەمانە هەواڵ هەڵە بەسرنیان هینەڵە بەسن دوای کەوتم تەسووری ئەوم کرد لەپڕ زابتەکە هەڵگەڕایەوە زابتێکی یەکنەژە بوو هەڵگەڕایەوە بەدار و بە کارەبا کەوتە من و ئەو بوو چی لەو ناوەیە بوو خەڵکەکە بەر کارەبا و وەرچێبڵی پۆلیسی چالێکە مەدەنیەکان کەوتن و ئازارێکی زۆری خەڵکیانەوە دواتریش کاسێتەکان لێسەن بەڵام خۆشببختانە من توانیم لەڕێی کامێرەکە و میمۆریشی تیا بوو توانیم ئەو ئەحداسانی کە ڕووی ئەوان پیان نەزانی داواش مۆبیلەکەشیان کە بەس نازانی توانیم لەڕێی ئەو میمۆریەوە حەدەسە ڕووداوەکە ئەگەر حسابی بینن چۆن بۆ ئەوە ئەجێڕینەوە بەڕاستی ئەمە چوین کامێرەمان پێ بۆ چەکمان پێ نەچوە ئێمە پۆلیسی چالەکە مەدەنیەکان ئەویان بەرامبەرمان کرد بۆیە کاری ڕۆژنامەگەری لە کوردستان و لە عێراقا کارێکی ترسناک لە کوردستان کاری ڕۆژنامەنووسی تا ڕادێکی زۆر قورسە بە تایبەتی ڕۆژنامەنووسی سربەخۆ ئازاد چونکە لە هەرێمێک زانیاری لە ژوورە تاریکەکاندایە و لێرەشەوە ڕۆژنامەنووس بە بچووکترین هەڵا دەکەوێتە بەرهێرشێکی توندی دەسەڵات. مەمی بورهانقانە یەکێکی ترە لە ڕۆژنامەنووسە بوێرەکانی کوردستان بڵێ چیرۆکی دەستگیرکردنی ئەو چی بێت. ئێمە ڕۆژنامەی ڕای گشتیمان دەرەکرد کە من سەرنووسەری ڕۆژنامەکە بووم لە سەرەتای ساڵی 2002دا ئەم ڕۆژنامەیە بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک ڕۆژنامە نووسی بێلایەن بەشداریانەکە لە دەرکردنیدا چەند ڕۆژنامەنووسێکە من سەرنووسەری بووم ئەم ڕۆژنامەیە لە ژمارە 5 ڕۆژی 5 2002دا هەواڵێکمان لەسەر بەرپرسێکی باڵایی پارتی بڵاو کردەوە. ئەم هەواڵە دواتر ڕوونکردنەوە دراوە ڕۆژنامەکەمان لە هەولێر کۆکرایەوە ژمارە 5 ڕۆژنامی ڕای گشتی لە هەولێر کۆکرایە و کاتە دوو ئیدارەی بوو ئیداری سلێمانی و ئیداری هەولێر. ئەم ڕۆژنامەیە کۆکرایە و دواتر دوای ماوەیەک شکاتێکم لێکرا بوو لە دادگای هەولێر دادگای لێکۆڵینەوەی ئاسایش لە هەولێر ئەوە بوویتر ئەو کاتە دوو ئیدارەی بووم لە ڕێی لیژنەی باڵای ئاشتی پارتیەوە شکاتەکە گەێنرا بۆ لیژنەی باڵای ئاشتی یەکێتی لە سلێمانی لێچێتی دواتر شکاتەکە گەیشتە من و منیش پەیوەندیم بە لیژنەی باڵای ئاشتیەوە کرد لە ڕۆتیناتەکە چۆنە شکاتەکەمیان کتاب نووسراوی ڕسمیان بۆ کردم بۆ دادگای هەولێر بۆ لیژنەی باڵای ئاشتی بۆی لێوە بە پیر دادگا بڕم هەڵبەتە منم توانی نەچم بە پیر داوایکی لەوزۆ لە بەروی دوو ئیدارەیە و کێشەکەش لە ڕووی قانونیەوە لە بەری ڕۆژنامەکەمان لە سلێمانی دەرەچوو و من نیشتەجی سلێمانی پێویستە کە هەر شکاتێک کرێکرێ لەو شوێنە بکرێوکو چۆن دواتر شکاتێکی کەمان لێکرا لە من و سەرنووسەری هەوڵاتی و ڕۆژنامەنووسیکە شکاتەکە مانگواستەوە بۆ ناو سلێمانی و فیلەکە داخرا بەڵام سەبارە بەم کێشەیە بەڵام من بۆ خۆم وتەمەچم بۆ بە پیر دادگاوە ڕۆم و ڕێز لە قانون ئەگرم ئەو بوو لە ڕێ کتاب بەنووساوی ڕسمی و چوومە شاری هەولێر لە ناو دوو ئیدارەیە بەرپیر ئەو کێشەیە و مادەی کە منی پێ شکاتەکەم لێکرا بوو مادەی 433 یاسای سزادانی عراقیە ئەم مادەیە بەپێی ئەم مادەیە ڕەبتی کەفیل ئەکرێ دەگەر کەفیلی لەگەڵا بێت و ئەم مادەیە تا 5 ساڵ حەبسکردنی تایە زەرفی مشەدەدیشی تایەگە لە کەناڵە بڵاو بێتەوە تا 10 ساڵ ئەبام لایەنە قانونیانە لێگەڕین ئەوەی کە پەیوەنددارە بە مەسەری ڕۆشتن و ڕۆژی دواتر مچوومە بەردەم دادگای لێکۆڵینەوە کێشەکەی من لە ئاسایشی پارتی بوو لە هەولێر ئاسایشی هەولێر ئەو کاتە خۆی کێشەی ڕۆژنامەنووسان پێویستە پۆلیس لێکۆڵینەوەی لێ بکات بەڵام من ئاسایش لێکۆڵینەوە لێکردن یەکێک لە لایەنەکانە دوو من بەپێی خۆیم ڕۆشت بووم بە پیر دادگاوە هەموو ئەم لایەنانە بەهێند وەرنەگیرا و دوجار دوای لێکۆڵینەوە لەگەڵ دادوەری لێکۆڵینەوەیە بڕیار دادوەر منی تەوقیف کرد لە گرتوخانەی ئاسایشی هەولێر بۆ هەفتە بە هەفتەم تەوقیفکردنی من درێژەکرایەوە زۆر لە دەستگاکانی ڕاگەاندن و زۆر لە ڕۆژناسان و فترە ئاگادارن کە ڕۆژانە کەناڵەکەی ڕاگەان تابعی کێشەکەیان نەکرد کە چۆن بوو ئەم درێژکردنەوەی کێشەکەی زیندانیکردنی من تا 18 ڕۆژ بە هیچ شێوەیە کەس بۆی نەبوو سەردانم کات مواجهکردنم لێ قەدەخە کرابوو و دوای 18 ڕۆژ مواجهکردن لێکرایەوە دوای کەناڵەکانی ڕاگەیان نووسیان و چەندین هەوڵی سیاسیەکان و ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و لە ئەوروپا و چەندی خۆپیشانان و دەستگا گرنگەکانی ڕاگەیان هەڵمەتێکی تا ڕادێکی فراوانی ڕاگەیانیان کرد ئەم هەڵمەتە دوجار وایە کە من وەکو بڵێ ئینفرادیم لەسەر لابی هەڵبژیرەوە مواجه بکرێم دوایی کە ڕێگەیان پێدام مواجهم کرێت دوایەوە 34 ڕۆژ لە گرتوخانە مامەوە اینجا دوای ئەو 34 ڕۆژە بە تەوقیف لە ئاسایشی هەولێر بەردرام ئەمەوەش بڵم کە کێشەکەی من لە کوردستانە و لە دوای ڕاپەڕین تەنیا حاڵەتی دەگمەنە کە ڕۆژنامەنووسێ بەم شێوەیە ڕوبەڕووی
غەدرێکی لەو جۆرە کرابێتەوە لەبەرەوەی من هەم خۆم ڕێزی قانونم گەل لە دوو ئیداریا بەرەو شاری هەولێر ڕۆیشتم و دوو ئەم کێشەی من پۆستێکی سەرنووسری ئەم ڕۆژنامەیەمە بوو سێ ئەم هەواڵی کە منی لەسەرگیرام هەواڵێکە ئەکرێت چەندین تەویلی بۆ بکەی کە مەبەستەکە بەو شێوەیە نیە کە دادوەردای بتاشێ بڵێ بەم شێوەیە تۆ مەبەست لە ناوزڕاندنە هەرچەند من لە ئیفادەکانی شەباسم کردووە مەبەست لە گەیاندنی ئەم زانیاری ئەم هەواڵە بڵاوکرێتەوە ناوزڕاندن نییە جگە لەوە مەسلەی نەبوون دەست نەگەیشتن بە سەرچاوەکانی زانیاری تۆ ناچارێکی ڕۆژنامەنووسان ئەمڕۆ لە کوردستاندا کۆمەڵی هەواڵ بڵاو بکاتەوە کە دوجار تووشی هەندێک لە کێشە ببێت کە بەداخەوە نەبوونی شەفافیەتێکێکە لە حاڵەتە خراپەکان تا ئەمڕۆژی لە دێوی لە کوردستان هەیە ئەو بوو دوای 34 ڕۆژ من دوجار بە کەفالەت ئازاد کرام و دوای چەندان شتێکی تری دادگاییکردن دیسانەوە چوومەوە بۆ هەولێر و دواتر فایلی کێشەکەم بە تەواوی داخرا ڕاستیەک هەیە نابێت نکوڵی لێ بکەین لە کەریمی کوردستانە لە دوای ڕاپەڕینەوە تا ڕادەیەک پراوێزێک هەیە بۆ ئازادی ڕادەربڕین بەڵام خەونی ڕۆژنامەنووسان خەونیێوانەی کە داکوچی لە مافەکانی مرۆڤ و عەدالەتی کۆمەڵایەتی و یەکسانی و چەسپاندی بنەماکانی دیموکراسیەکەن زۆر لەوە گەورەترەکە لەم پراوێزەیە جێگەی بێتەوە بۆیە پێویستمان بە فراوانکردنی زیاتر فراوانکردنی ئەم پراوێزەیە بۆیە ئەمڕۆ لە کوردستانە من پێشتر لە چەند بۆنەیەکە لە چەند شوێنێکی قسەم لەسەر و لایەنانە کردووە یاساکانی چاپەمەنی پێشتر و یاسای ڕۆژنامەگەری ئەم ڕۆژی لەگەڵابێ لە کوردستانە ئەم یاسانەوەکو پێویست خزمەتی فراوانکردنی فۆزای ئازادی ڕۆژنامەنووسی ناکەن یعنی پێویستمان بە پیاچوونەوەیەکەیە من داواکارم لە پەرلەمانە هەڵبژێراوە تازە یەکێک لە شەڕەکانی ڕۆژنامە پەرلەمانتارەکان لە ناو پەرلەمانە گۆڕانکاری بێ لە ناو یاسای ڕۆژنامەگەریە گەڵاڵەکردنی دوجار یاسای بێ تایبەت بە میدیا کە ئەمڕۆکە یاسایەکمان نییە بە میدیا لە کوردستانی شوکار ڕێخان ئەمە لایەنێکە نەبوونی لە ڕوویە لە یاسای هەرچەند بەشێکی زۆری ئەم بێ سەروبەری کە لە ناو میدیای کوردیا هەیە بەشێکی ئەکرێ ڕوبەڕووی خودی ڕۆژنامەنووسانیکەینەوە کە تا ڕادەیەکی زۆر ئیتیک لە ناو میدیای کوردیا خایی بە ڕۆژنامەنووسان و پێویست لە بەرپرسیارەتی و لە ئەرکە ڕۆژنامەنووسەکان تێنەگەیشتون بەڵام دوجار پێویستمان بە فراوانکردنی زیاتری فەزای ئازادی ڕۆژنامەنووسیە پێویستمان بە دروستکردنی پردی پەیوەندیەکی تۆکمەی لە نێوان دەسەڵات و دەسەڵاتە جیاجیەکانی بەڕێوەبردننی کۆمەلگا و دەستگا ڕاگەاندنەکە نوێنەراتی دەسەڵاتی چوارەمەکە تا ڕاتێکی زۆر ئەمڕۆ لارێمی کوردستانە سپیسێکی زۆر هەیە لە نێوان دەسەڵاتە جیاجیەکان و دەستگاکانی ڕاگەاندنە پێویستم سپیسەکەم بکەیتەوە دەبێت هۆکار چی بێت بۆ تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان یان زیندانیکردنی بە نایاسایی ئەمانە پرسیارێکە و دەکرێت بزانین ئەوانەی خۆیان ڕوبەڕووی بوونەتەوە بۆچی دەیگەڕنەوە پەیوەستە بەوە کە ڕۆژنامەنووسانی ئازاد زۆر بەڕوونی و بە زۆر بە شەفافی باز لەو گەندەڵی زۆرەوە لەو نەعەدالەتیە زۆرەکەن کە لەژێر سایی دەسەڵاتی یەکێتی و پاتیا هاتۆتە پێشەوە ئەم دوو هێزن زۆر خۆیان بە پیرۆزەزان و خۆیان بە میراتگیری پیرۆزی سەوری بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان نەزانن پیاوە هەر کەسێک بیر لەوە بکاتەوە باز لە گەندەڵیەکانیان بکە ئەوە خیانەتی نیشتیمانی کردو هەر کەسێکیش تۆمەتبات کرا بە خیانەتی نیشتیمانی حەق بەخۆیان دەدەن کە تەسفی جەسەدی بکەن بەداخەوە سەرۆکی هەرێمی کوردستان لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکان نەیشاردەوە کە دوای هەڵمەتی هەڵبژاردن حەق و حیساب لەگەڵ میدیای ئازادە ئاکا لە کوردستانە ئەم بانگەشە بانگەشەیە بۆ تەسفی جەسەدی بۆ کوشتنی ئینسان تۆ کە تۆمەتی خیانەتتدایە پاڵ بەرامبەرەکەت ئامادەشی لەسەر ئەو تۆمەتە لەسەر تۆمەتی خیانەتەکە تیرۆریشی بکەیت نەبوونی شەفافیت لە لای دەسەڵات بۆ نەودانی زانیاری دوجار واکە ڕۆژنامەنووس لە سنگەری دژ بە دەسەڵاتە بێت کە پێویست دەکات لە بری ڕۆژنامەنووس لە سنگەری دژ بە دەسەڵات بێ ڕۆژنامەنووس و دەستگاکانی ڕاگەیان تاواوکەری دەسەڵاتی بەڕێوەبردننی کۆمەلگا بێت کە تۆ زانیاری نایە ڕۆژنامەنووسەکان بە تەخمین و لە سنگەری دژە بێ و جۆرێک لە میدیای پەرچەکردداری بەرهەمێنرێ لەم حاڵەتانەیە بۆیە تۆ پێویست بۆیە ڕۆژنامە دەسەڵات ئەگەر خۆی شەفافی خزمەتی خۆیەکە و خزمەتی کۆمەلگاکە خزمەتی بنەماکانی ئازادی ڕۆژنامەنووسەکە بە دڵنیاییەوە نەبوونی شەفافیت کاریگەری خراپی بەسەر ئەدای دەسەڵاتەوە هەبووەوە دوجار کاریگەری خراپی بەسەر ئەدای ڕۆژنامەنووسیشەوە بەجێشتووە و بۆیە دوجار ئەم نەبوونی شەفافیێتەوە بڵاوکردنەوەی هەندێک زانیاری لەن دەستگاکانی ڕاگەیاندنەوە یا ڕۆژنامەنووسان شایانی ئەوە نییە کە ڕۆژنامەنووسانە سزای تند بدرێن ڕوبەڕووی تیرۆر بکرێنەوە یا ڕوبەڕووی زیندانیکردن یا غەرامەی قورس بکرێنەوە پێویست دەکات بە چاوی دوژمنکارانە تەماشای ڕۆژنامەنووسان نەکرێ هەروەک چۆن پێویستە ڕۆژنامەنووسانیش بە چاوی دوژمنکارانە تەماشای دەسەڵاتەکانی بەڕێوەبردننی کۆمەلگا نەکرێن هەردووکیان یەکتری تەواوکەن و لە پەیوەندیەکی پێویستە هاو بەرپرسیارەتیە بن لەگەڵ یەکتریە سندیکای ڕۆژنامەنووسان کە کاری ئەم سندیکایە بۆ کاروباری ڕۆژنامەنووسان دروست بووە بەڵام لە هەندێک کاتدا خەمسارد بووە بەرامبەر پێشێلکاریەکان کە بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە
یان بە چەند بەیاننامەیەک کۆتایی بەکارەکەی خۆی هێناوە. سکرتێری لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسان بازەوە دەکات کە ئیدانەی هەموو ئەو پێشێلکاریانە دەکەن کە بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت و لە هەمان کاتدا ئاماژە بۆ دەدات کە دەبێت ڕۆژنامەنووسیش ئاگاداری ئەو کارە بێت کە چۆن دەیکات. ڕۆژنامەنووس بە پێی بۆچوونی من ئەو کەسەیە کەوا ڕاستیەکان لەو مەحیتەی خۆیان لەو شوێنەی خۆیان ئەگەیەنێ بە جەماوەر. ڕاستیەکانیش ئەوەیە کە ئیسیناد بکاتە سەر مەسائلی قانونی ئەخلاقی میهەنی. یعنی ڕۆژنامەنووسە نابێت لە خۆیەوە شتێک ئەبیستێ بەبێ ئەوەی بچێتە بنجوبنەوانی بە جۆرێکی کە یا بە ئارەزوی خۆی نەقلیکا بۆ جەماوەر، بەڵکو ئەبێ پەیوەست بێت بە یاسای ڕۆژنامەنووسیەوە، بە یاسای کۆمەڵەوە، بەو ڕاستی و دروستیانەی کەوا لەو ڕووداوەیە لەو شوێنەیە وەری گرتووە، نەک بە ئارەزوی خۆی دابنیشێ چۆنی بێ ئاها دایبڕێژێ. من بیستمە ڕۆژنامەنووس تهدید کراوە لە ڕێی تەلەفۆنەوە، لە ڕێی مۆبایلەوە، لە ڕێی کاغزەوە، کاغزیان بۆ ناردووە، تهدیدیان بۆ ناردووە. ئەمە تەبعاً انتیباعی کۆمەڵەکەیە، کۆمەڵ وایە، ینی کۆمەڵی ئێمە کۆمەڵێکی ڕۆژهەڵاتی، کۆمەڵێکی ئیسلامی، کۆمەڵێکی کوردەواری هەنێشت هەیە. ئێمە دەرەوەی قانونە، لە دەرەوەی یاسایە، بەڵام ئەمانەیە بە زۆر بە تهدید، بە کوشتن، بە برین ئەو کەسەوا لێ بکەین کە ئەو ئارەزوی ئێمە هەمانە، ئەو مەبەستەی ئێمە هەمانە. تەبعاً ئەمانە هەمووی ئیدانە ئەکرێت. ئەگەر تۆ پیاوێکی ڕۆژنامەنووسیت یا پیاوێکی خاوەن حەقی لە ڕۆژنامەکە، ئەبێ لە ڕێی یاساوە بێت، نەک لە ڕێی مۆبایلەوە، لە ڕێی تەلەفۆنەوە، لە ڕێی نامەوە تهدیدی بکەیت. تەبعاً ڕۆژانەیش خۆت شتیوا زۆرە بیستی کە چۆن بووە. ئەمە نەکرد بە نسبەتی ڕۆژنامەنووسان، بە ڕسمەتی مجتەمەعەکەی ئێمە. مەسەلەن جاری وا هەیە حادثەیە کە بیستی پیاوێکی ڕووناکبیری تیا متتەهەمە، حادثەی کوشتنێک بیستی قانونیەکی تیا متتەهەمە، کە ئەمە ئێمە خۆزگەمان ئەوەیە کە ئەم شتانە لە وڵاتەکەی ئێمەیان نەبێ، بەڵام دیارە ئاساوەری ئەم شتانە هەرماوە. من خۆم وەکو ڕۆژنامەنووسێک لە پێش هەموو شتێکە ئینجا وەکو سکرتێری ئەم سندیکای سلێمانیە، من ئیدانەی هەموو ئەو شتاناکەم کە بە تەهدید ئەیانەوێ ملکەچکەن بە ڕۆژنامەنووس. جا ئەو ڕۆژنامەنووسە لەسەر حەق بێ یا لەسەر ناحەق بێت، بەڵام ئەوەگەر ئەوێ ئەو ڕۆژنامەنووسە بێتە سەر ڕێبازی ئەو قسەکانی ئەو پەسەند بکە لە بەرەی ئەوە نەبێ بە دوژمن، باڕێی قانونی هەیە بیگرێت. من ئیدانە یەکەم و زۆر بەو شتێک زۆر پەستم بەڕاستی کە ئەڵێن فلانە ڕۆژنامەنووس لە ئینەکەیە ڕێی دەرەوەی گرتوۆتە بەر ڕۆشتۆتە دەرەوە لە کوردستان، وڵا چونکە هەموو ئێوارەیەک، هەموو شەوێک، هەموو ڕۆژێک لە ڕێی مۆبایلەکەیەوە تهدید دەکرێت. چەند جار ژمارەی مۆبایلەکەی گۆڕی و دۆزیویانەتەوە. من ئیدانەی ئەو شتان ناکەم. بەرپرسێکە بەخۆی بە بەرپرس زانێ لە هەر پلەپایەکە بێت، نابێت ڕێگا بەوە بدان، نابێت لە دوای ئەوەشەوە بێت. ئەو بەرپرسی هەتا ئەگەر براکەی کێشەیەکی هەیە لەگەڵ ڕۆژنامەنووسێکە، بەیانی وای پێ بڕێکەوە ڕێی قانونی بگرێتە بەر، نەک ئەو تەدەخل بکات، نەک براکەی بەمەوە پشتی ئەستور بێت و ئەو شتانە بکات. یعنی من ئەوانش ئیسینکارەکەم ئەگەر بەرپرسێکی لە پشتەوە بێ، ئیدانەی ئەو بەرپرسەی شەکەم. ئاسایشی گشتی بە وتەی خۆیان کار و بەرنامەی باشیان هەیە بۆ پاراستنی ڕۆژنامەنووسان و ئازادی ڕادەربڕین. بێگومان ئاسایشی هەرێمی کوردستان ڕۆڵی خۆی بینیوە لە پاراستنی ڕۆژنامەنووسان بۆ پێی کە ئازادی ڕۆژنامەنووسی بچەسپێت. دیارە دیاردەی ڕۆژنامەنووسان بەڕاستی هەرچێکی گرانە، بەڵام دیاردەیەکی تەندروستیشە بۆ کۆمەڵ کە دەبێتە مای پێشخستن و گەشەکردنی کۆمەڵایەتی گەلەکەمان. ئێمە لە ئاسایشی گشتی هەر لە سەرەتای دەست بەکاربوونی
بەڕێز کاک حاکم قادر وەک بەڕێوەبەری ئاسایشی گشتی ڕۆڵی خۆی بینیوە لە ئازادی ڕۆژنامەنووسان بۆ نمونە بڕیاری دەرکردنی تەنازل لەو هەموو سکاڵانەی کە لەسەر ڕۆژنامە و ڕۆژنامەنووسان هەبووە دەرکردووە و سکاڵەکانمان ڕەت کردوتەوە و لەگەڵ ئەوەشدا هەموو سجنەکانمان زیندانیەکانمان دەرگاواڵا بووە بۆ ئەوەی کە ڕۆژنامەنووسان بە سربەستی پچنە ناو زیندانەکانەوە پرسی ڕۆژنامەگەری خۆیان بکەن دیارە ئاسایشیش هەمیشە پاراستنی ئاسایشی خەڵکی بەگشتی لە ئەستۆدا بووە ڕۆژنامەنووسانیش بە تایبەتی بۆ نمونە ئەو کێشەی کاک ئەحمەد میرە کە سەرنووسەری ڕۆژنامەی لیڤینە ئەگەر ئاسایش نەبووایە لەوانەیە کاک ئەحمەد میرە کێشێکی گەورەی بۆ دروست ببووایە ئێمەش لە بێگومان ئاسایشی هەروەکو باسمان کرد کەوا ئەرچێکی گەورەی لە ئەستۆدایە بۆ پاراستنی ڕۆژنامە و ڕۆژنامەنووسان دیارە پلانیشمان هەیە بەو جۆرەی کە تا سنووری ئازادی دەربڕین فراوانتر بکەین تا گەلەکەمان و میلەتەکەمان سوودمەند بێ لەو ئەزمونەدا هەروەها بۆ ئەوەی بتوانین پاراستنی چمکە مەدەنی و نیشتیمانەکانمان لی تێبگەین و بتوانین بیپارێزین و ئێمە دەکرێت ڕۆژنامەنووسان و ینی سوود لەو ئازادی ئاسایش وەربگرن بۆی ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن و بتوانین ئێمەش بە تەواوەتی بیان پارێزین بەو پێی کە بتوانن کە ئازادەکانیان کە تا سنووری یاسا بپارێزین بۆیان